بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان لەدەین لەگەڵ کاک جەلالی ساماغا. لەم بەرنمەیەشدا باسی کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەکەین کە کاک جەلال بۆ خۆی لە نێویاندا ژیاوە یاخود ئاگای لێیانە. کاک جەلال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە. بژێت خۆشتان بەخێربێنەوە. مامۆستا باسی ئەوەمان کردەوە دوادیدارتان لەگەڵ مەلا مستەفا و ئیتر گەیشتبوونە مەرحەلەی ئەوەی کە کۆتایی بە شۆڕژە مەرحەلەی یەئس. بەڵێ هەر ئەو کاتانە باس دەکرێت لێرە و لەوێ کە گوایە خەڵکانی ویستویانە شۆڕش درێژە پێبن. بەڵێ وایە شتی وا هەیە؟ بەڵێ وایە خۆش میدیا بوو. بەڵێ جاکرێتەوە جەنابە دیشارەتی پێبێ کێ بوونەوە بۆچی درێژەیان نەدا هۆکارەکە چی بوو؟ لە حەقیقەتە سیلاح هەبوو، پارەش هەبوو و ئازوقەش هەبوو. لەبەر ئەوە زۆر لەوانەی کە ئیمکانیاتی شۆڕشیان هەبوو هاتنە پێشەوە شەو لەو جێگای کە لێ نووسین هاتن لەوێ کۆ بووینەوە بە جاریوا 20 کەسی کە زەمانە ئەوەی کە هینانە کرد داوایانە کرد کە شۆڕش هەر ببێ با ئێرانی شین بکات حدود داخاو ئەم شتانە. بەڵام قابلە ئێمە ئەو هەرچی ئەڕاتەوە بڕاتەوە هەرچی چێ بۆ خارج چێ بۆ خارج عەدەدێکی کەم بێ کە بتوانێ حرەکە بکە. ئێستا زۆر عەوائل لێرن ئەوانە بە ئێمە تازە خزمە ناکرێ و نابرێ بەڕێوە. بەڵام ئەگەر اینجا بەڕەحمە بێ عەلی عەسکەری هیچێک بوو لەوانە. داوای ئەوەم من برد بۆ کاک ئیدریس ئەو کاغەزە وتی من 500 کەسم ئەوێ 500 کەسەکە خۆم هەڵی بژێرم نەک بۆم بنێرن. وتی ئەیکەم بە 10 پارچە لە ئەنی 10 کۆمەڵ سلاحیان ئەدەمێ سلاحی چاک سلاحی ئێحتیات فیشەک ئەمانە پارە لە بەسرەوە من ئەی شێوێنم هەتاکوونێ مووسڵ بە 50 یعنی کولی مەفرەزەیەک 50 کەس بێ. ئەمانە بەس ئەوە بێ کە شتێ بکە نێڵن عێراقی ساحەت بکە مەقابلی ئەمەی کە لەگەڵا کردوین. کاک ئیدریس قسەی لەگەڵ مەلا مستەفا کردبوو ڕازی نەبوو بوون. بەس مامۆستا باشە بە دەرلەوان ینی کەواتە خۆ باوانیش ڕازی نەبوونایە بۆ ئەمان خۆیان ئەو حرەکەیان نەکرد ینی خۆ کەس ڕێگەی لێ نەگرت. با چۆن ڕێگە گیرا بوو کەس نەی ئەتوانی ئەو ڕۆژەش شتێ بکە کە قیادەی ئەو کاتە ڕازی نەبێت لێ ئەو بوو مۆزۆعەکە. یعنی پێیان خۆش نەبوو شۆڕشێ بکرێ بە خارجی قیادەی ئەوان. ئەجینا مەسەلا سیپی چا هەبوو من سیپێکی چایان بۆ هێنام هی بەتاڵ پڕم کرد لە دەرمانی سەریەشە و سکچوون و ئیتر ئەو پێداویستانی کە هەیە لەوێ پێویستیمان پێ بێ. من بەر مەنتەقەیە کەوتم کە بۆ تاییئەی شۆڕشەکە بەر مەنتەقەیە کەوتم کە جاشی زۆر بوو وانەگوو. من دەمانچەم پێبوو دەمانچەم هەبوو کلاشینکۆفم هەبوو شۆڕە ژای نییە بەڵام هین بوو سینی و شتەکان بوو زۆرەوە نەبوو. ئەو گۆڕیەوە بە ڕووسی پارەیەکردا فەرقەکەی دەمانچەیەکم کڕی پۆلیسی زانین کامەیە پۆلیسی ئەوەی کە دەستی پیانی دەخولێتەوە بەگرەکەیە. وتم ئەم دەمانچێ وتانی وتە دەمانچە هەیە بۆ هینەکەی وتم ئەمە بۆیە ئەکڕم نەوەکو برینار ببم تووشی وەزعەکە بم یان بگیرێم کە بکەومە دەست ناڵم وتیان جاشی زۆرە مەنتەقەکە بکەومە دەست ئەوان ئەمە قووەتیشم نەبێ ڕای بکێشم خۆی کە دەستی پیانی ئیتر یەکسەرە تەقەیە ئەو هی پۆلیسیانەوە بەکرەیە
ئەوەشم کڕی ئەوەشم حاضر کرد لەگەڵ خۆمە و ئەو سیپە چایەمان پڕ کرد لە دەرمان و دەوا و ئیتر دکتۆرمان لەگەڵا بوو کە ئەو شتانە هین بێ ناردیشمان اینجا ئیزاعەکەشمان نرد اینجا بەنزین و ئەوانەشمان نرد بۆ ئەو مۆلیدەی کە ئیشی پێەکەین بۆ ئیزگا ئەوانە نێردان بۆ کوێ بۆ ئەوانە بۆ نەخێر ئەوە نێران بۆ جگایەک جگاکانم فکر بوو وەختی بەڵام ئێستا ناوەکانیم لە خەیاڵانیە نردمان بۆ ئەوێ على ئەساس کاکدارە تەڵعەت نادر کامەران قەرەداخی ئەم مەجموعەی خۆمان کە ئێمە بچین بۆ ئەوێ ئیزاعەکەش لەوێوە ئیش پێ بکەین. ئەی مامۆستا باز لەوە کرێت کە گوایە کاک فاروقی مەلا مستەفا و ئەوان یعنی قیادەی مەرکەزی حیزب شوێی عێراقی ئەوانی جوستویانە شتێکی واقعەوە ڕاستە ئەوان بۆ نەیانکە خوا حیزبێکی وەڵڵاهی ئیتر ناڵێم هەمووی لەو جێگایە ئەکوژایەوە کە ئەبوایە خارجی شۆڕش و قیادی شۆڕشی ئەو ڕۆژە ئیشان بکردایە اینجا لەبەر ئەوە فارۆق بیکردایە یا غێری فارۆق ئەوەی کە تۆڵێ ڕازەکەی بەڵام فارۆق پێش ئێمە گەڕایەوانێ کە من هاتمەوە فارۆق پرسیارە بکەم مامۆستا ئەوانەی کە ئەنویست شۆڕش بکەن لە پێش هەموو کەسێکە گەڕانەوە بۆ عێراق ئەوە بۆ ینی ئەمان بەحساب شۆڕشیان نەکرد بەڵام خۆیان لە پێش خەڵکی ترەوە گەیشتنەوە بەزای چۆن هەنگێشت هەیە ئەبێ لە خۆیان پرسی باش من ناتوانم لێرەوە بڵێم کاک فارۆق بۆ گەڕاوەتەوە پێش من تێگەی کاک عەلی ئەسکەری ئەوانی شەرگەڕانەوە عەلی عەسکەریش بەڵێ ئەویش گەڕایەوە ئەویش پاش ئەوەی کە ئەی مامۆستا بوو بەڵێ شتێکی تر هەیە کە ئەڵێن هەندێک لەو سەرکردانەی قیادەکانی حیزب و پارتی و یا کە فکرەی تریشیان هەبوو بێ کە هاتنە بەغا دوایە هاتن لە تاران هینیان نەکرد ینی بانگەشە یاخود پرۆپاگەندەیەوەیان نەکرد کە خەڵک بگەڕێتەوە بەڵێ ئەوەی هەبوو بەڵێ ڕاستە بەڵێ حکوومەت ئەشخاصی معتەبەر با بەتاوکەم ئەشخاصی معتەبەر هەیە لە هەموو جێگایەک حکوومەتی عێراق گرتنی بە تایرە ناردنینەوە بۆ ئێران بە هینەکان ئاگەڕان بە کەمپەکان ئاگەڕن بگەڕێنەوە و سەرجادە هەمووی خەڵکی کوردە و کەس لیان ناپرسێ و ملاحەقە نییە و کوشتن نییە و عەفوو دەرچووە و ئەم ئەوەشە بوو بەڵێ ئەوەشە بووە دەرەزای چۆن شتەکە لە هین دەرچوو بوو لە سەیتەرە و ئەوانە دەرچوو بوو لەبەرەوە کولی کەسێک عەرەب قسەیەکی هەڵە کول مەنئیلە یعنی هەر کەسەی بۆ خۆی ئەی مامۆساکەیەوە گەڕانەوە بۆ عێراق و ئەمان یانی گەشتاتنەوە سلێمانیوانە دوایی بەشێکی زۆر لەو خەڵکەی کە هاتەوە نەفیەکران بۆ خوار عێراق وەمانە بۆ بەغا ئەمانە گوڵژێرەکران یاخود وەڵڵاهی بەپێی هینەکان بوو چاو لەبێ ئێستا لە جامیعە ئەوانەم هەمووی لایە بە کتاب و شت بە جامیعە مەسەلا سەرە هین معنی ئەوانەی کە دیار بوون نائیبی ڕئیس هی جامیعە لەگەڵ مدیری عامی ئوموری ئیداری و مالی لەگەڵ مدیری ئیدارە من دیار بووم ئێمان هەموو بە قایمێک نەفی کرد بۆ بەغا بۆ وەزارەتی تیجارە ئیتر اینجا وەزارەتی تیجارەش بە پێی پێویستی خۆی و بە پێی شەواغیری داوایرەکان من لە شەریکەی عامەی یعنی خەڵکییانە خستەوە سەر ئیش باڵێ بەڵام وەختێک بوو جێگای ئەعتیماد نەبووی تا وای لێ هات ساڵێک من تقریبا 8 ساڵ لەوێ بووم عەدا کولیە و عەدا کولی ئیحتیاط کە لەوێ بووم لە ئەخیرەکانە کتابێکا دەڵێ شۆڕش بە قووەتە و حکوومەت بە قووەتە هی ئەوە نییە خەڵک تەجمید بێ لە دەوائرە هەرچی کەسێ
عنوانی خۆی هەیە با بچێتەوە سەر عنوانەکەی خۆی. سەدام ئەو شتانەی ئەکرد حاقد نەبوو زۆر لەگەڵ کووردا بەڕێی من تێگەی مەسلایەکی کوتاعادەزاوی زۆر حاقیتر و کە یانگو کووردە بەرامبەر بە کورد وەک لە سەدام خۆی هەرواڵە ئیتر خەڵەپادیش بۆی بازەکردم ئەو جارانی کە سەدامە بینێ و بەیەکەوە بۆ ئۆتۆمبیل چوون بۆ بەرزان و ئەمانە کە چۆن ئەم پیاوە نیەتی لەگەڵ کووردا خراب نییە هەنسووری نییە بەینەمایەکی و کۆتاعادەزراوی قینی لە کورد بوو قیادی ئەم برایانەی وەتبان و بەرزان و ئەمانی سەدام ئەمانە هەموو داغ لە دڵ و قین لە هین بوون سەدامانە بوو لێگەی سەدام دوو شخصیت بوو شخصیەتێکی زۆر عنیف و وحشیانە بوو شخصیەتێکی زۆر ڕەحوم و باهین بوو مەجا زۆری دیعاە هەیە کە نەک دیعاە وەکو بڵێ کە ئەوانەی کوشتونی کە سوکارەکەی چوون بۆ لای داوای کردوون گریاوە تێگەی مەساوەکو وەزیری سەحەتە کە کوشتیان وەکو کابرای شێتنە هی کورد ئەوانە یعنی ئەو تەناقزاتە هەبوو لە شخصیەتە بەزەوانە ڕەنگە بەشێکیشی بۆ چاوبەست و بۆ بەڵێ ئیتر کابرایەکی ئیتوانی مامۆسا خۆ ئیتوانی کێشەی کورد بە شێوەیەکی وە چارەسەر بکاکە ینی ئەو هەموو دوای سەری خۆشی خۆی ئەوەی بەسەر عێراقات کورد بەسەری هێنا لە ئەوەڵ پیشەکەەوە کە تەقیەوە تاکوونیم دەقەی کە من و تۆ دانیشتوین ئەگەر بە سەراحەت و بە پێی تەجروبەی خۆم و بە پێی بستنی خۆم بێ خەتا لە یەک تەرەفەوە نەبوو یعنی خەتار حکوومەت نەبوو کوردیش خەتایە بوو تەنها خەتا کورد نەبوو عەرەبیش ڕێگای کاکە کاوە شتێکەیە ئەگەر خنگ بێتوانێت پێڵێن تاجری حرب ئەوەی کە لە حربە دەستی ئەکەوێ لە سەلامە دەستی ناکەوێ لەبەرەوە هەر مەحاوەلەکە ئاگر بنێتەوە هەر مەحاوەلەکە زۆر جادۆنشە و باسیینەکەم بۆ کردی ماسەکەی کە لیس بۆێنێ ئەمانە لە وەزعی ئیسیقرارە سوود وەرناگرن بەڵام لە کاتی شەڕا قەچەقچێتیەکەن سلاحێنن سلاح بن لەبەرەوەوانە حەز بە هین ناکەن هەر ئەوانەش ئەبوون بە سەبەب کە سەلعین وەختێکە دەزانیان گۆ مفاوەزەیە دنیا خۆشە و مفاوزەی وەختێکە دەزانی مفاوەزە سەری گرتووە بەڵام لە دوایە تێک چۆتەوە اینجا وا شەڕە بێتەوە دەست سەر مامۆسا و کاتی ئێوە کە لە بەغا بوون تۆ ئەم جارەوە کۆی کە نەفی کرابووی چوو بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک لەو قیادانێ حیزب کە نەفی کرابوون ئەوانەی کە پێشمەرگە بوون لە دەرەوە بوون یەکترتانە ناسی جارێکی تر لە بەغایەکتان گرتەوە بەڵێ ئەمە لە ماڵی کەمال مەسەر لە ماڵی کەمال مەسەر کێ بوونەوانە لە ئێوە کوردبوون بوو یاخود مەسایلی کۆمەڵایەتی دۆستایەتی بوو چی بوو نەخێر هەر کوردبوون بوو بەڕەحمە بێ عەلی عەسکەری کرابوو بە ڕئیسی بەلەدیەی جێگایەک لە کووت جوابی بۆ ناردین ئەیگوویەم کە هات ئێمە ئەوەی حاضر بووین ماڵەکە ماڵی کەمال بوو بە حسابێکی فەنیژە چووینە ژوورەوە بۆ ئەوەی دەرەک نەکرێکە ئەم پیاوانە ئەچنە ژوورەوە هەمووشی نین مەشبوهین وانە عەلی عەسکەری بەڕەحمە بێخۆی ئاهات لای ئێمە خەسرە و تۆفیق بوو کەمال مەسەر بوو دارا ڕەشی جەودەد بوو تەڵعەت نادر بوو ئیتر دارا تۆفیق نە دارا گلەیەکی لای من کرد وتی ئێوە خەسرە و وانگەن خەسە و برا گەورەی بوو
بەڵام من نا على ئەساس ئەم هەر وەختی خۆشی یعنی علااقاتی لەگەڵ حکوومەتە زۆر تێک ناوە و یعنی شخصێکی غێر مەرغوب نییە لای حکوومەت ئەوان وا تۆ باش بووی کە لای حکوومەت مەرغوب نەبی نەک مەرغوب بی لەبەرەوە کاک عەلیە هات قسەی بۆ کردین باسی شۆڕشیە کرد چێ ئیلتیحاقی کرد و جەماعەتێکی لە ڕۆمادی بوون ئەوانیش لەوێەوە مامۆستا ئەو کاتە ینی یەکێتی دامەزرا بوو یەکێتی دانەمەزرا دانم ئەی باسی بەڵام کاغەزێکی مام جەلال هاتبوو بۆ عەلی عەسکەری عەلی عەسکەری کاغەزەکەی بۆ خوێنینەوە کاغەزەکەی بۆ نەخوێنینەوە وەکو کاغەز بیخوێنێتەوە وتی ئەو کاغەزە هی ئەوە نییە کە من پێم بێ لەبەر ئەوە لەبەرم کردووە ئەمە مەزموونی ناوەڕۆکەکەی بۆ ناوەڕۆکەکەی بەڵێ ناوەڕۆکەکەی ئەوە بوو کە داوای لیەکاڵێ بگەڕێرەوە شوێنی تۆ بەغانیە بگەڕێرەوە بۆ شاخ و ئەویش هات کاک عەلی دی بوو کاک عەلی پێکەنینێکی خۆشی زۆر دەمیە کردەوە کە پێکەنی و پیاوێکی مەریح بوو کە هات بە پێکەنینەوە خواحافیزەی لێ کردیم و تێمە ئاخر بینینە چونکە من قسەیەکی ئیداریانەی کرد وتی من ئەو شتە بووم وتی ئیفات کراوم بۆ شیمالی حەبیب ئاوای بوو تێگە ینی کە بڵێن هینەکە هێتە یەکتریمان ماچ کرد و تەمەنای ئەوەمان کرد کە یەک بگرینەوە ئێمەش لەگەڵ یا و ئەمانە و ڕێزمان بگەێنە بە جەنابی مام جەلال و ئێمە لەسەر هەڵوێستی خۆمان باقین و ئەم نەوعە شتانە لەبەر ئەوە ئەو کۆبوونەوەیەمان زۆر ئەبوو کاکدارا ئەو گلەیی کەروتی بۆ خەسرەوی برام بانک بکەن بۆ من نائیتر من وەکو بەوەی بڵێم ئەوەی کە تەحدیدیەکە کێ بێت من نیم تاکوونێ ئەو کۆبوونەوانەی کە ئەو کۆبوونەوانی کاتان کرد بەمە بەستیەوە بوو کە جارێکی تر شۆڕش دەست پێ تقریبەن بەوە بوو کە چیانێکی شۆڕشی دروست ببێ ئینجا وردە خەڵک ئیلتیحاقی پێوە بکە تێگەی ئەرواڵا بۆ ئەوە بوو ئەوە بوو بۆ گۆڕینەوەی قسەوە باز بوو لەو گروپەی کەیەوە لە بەغا بەردەوام کۆبوونەوەتانەکە تەنیا کاک عەلی عەسکەری چووە دەرەوە نا خەڵکی کە چوو بەڵام لە گروپەکەی ئێمە ئەو چۆ دەرەوە بەڵێ لە گروپەکەی ئێوە بەڵێ ئەنجینا ئیحتیمالە گروپی کە بوو بێ من ئاگاداری نەبووم هەرچەنگە هەموو جارێک نامەوە بەڵێم هەرچەنگە هیچ ئینتیمایەکی سیاسی یا حیزبیم نەبوو بەڵام ئەیانگوو کۆنەمان بۆ کۆبکەرەوە جل لە مناڵ و ژن و پیا و پیر و گەنج و پێڵاو جل و بەرێ هاوکاری ئەوانم بۆ ناکردن بۆ مختەفێتیش خەڵگە هاتە ئێرە من لێرە پلیکانەمەیە سەرەکەوی بۆ سەربان سەرمانی ئەم دی و لەگەڵ ئەو دیوا مشتەرەکە بە هینێک ئەچیتە سەربانی ئەو دی و لەوەوە چوویتەوە سەر کۆڵان حسابی ئەوەمان کردبووە گەر مەسەلا بزانن پێ بزانن و مەجای ڕزگار بوون بەڵێ ئەوانە بووە لە زەمانی هاتنەوەی پارتی بۆ سلەیمانی ئەوانەی سەر بە یەکێتی بوون لای من مختەفی بوون ئەوانەی کە پارتی ڕۆیشتەوانێ و بڵێن ئەویش ڕاو نرایە شت کرا ئەوەی کە ڕۆیشتەوە اینجا پارتیەکان لای من مختەفی بوون تێگەی هەرچەنگە ملازمەر شتێکی پێوتم بەڕاز ناکەم ملازمەر پیاوی هین بێ وتی جەلال بۆی بزانیت تۆ چیت لای ئێمە چەند ئەعتیبار هەیە ئێمەمان زانین کێ لە ماڵی توایە بەڵام احترامن بۆ تۆ نەمانەویست بێن
بێنسان بگیرن بڵێن وەڵا لە ماڵی جیال گیراون ممکنە زار کەس بڵێ جیال خۆی خەبەری لیاوە هەتاکو نێ وەزع طبیعی بەوانێ. ئەی کاک جەلال پرسیارێک ینی کاکدارە تۆفیق بەڵێ لە دوای 75 تا و کاتێک کە بوونەکرێوی هیچ عیلاقەتێکی لەگەڵ سەرەوە مابوو بڵێن لەگەڵ پارتی لەگەڵ ماڵی مەلا مستەفا لەگەڵ مام جەلال کاک عەلی ئەسکەری ئەوەی کە مام جەلال علاقەم زۆری خۆش ناویست خۆشەویستی نەبوو ینی کاکدارەی خۆش ناویست بەڵام بۆ ئەوەی ئایا کاکدارە علاقەی بۆ لەگەڵ یان نەبووە بە حەقیقەت نایزانم بەڵام گلەیی کرد لە لوجنەکەی ئێمە کە لە ماڵی کەمال کۆبوونەوەتی بۆ بە من ناڵێن باش تێگەی کوتم وەڵای کاکدارەوە بڵێم کی من نیم کە تهدیدی شەخسەکان ئەوەی کە تۆ بزانی مامۆستا لەلایەن حیزبی بەعسەوە خۆ لەگەڵ حیزبی بەعسا تێکەڵاوی دروست نەکردبوو ئەی نایان کوشت خۆداران نە ئیزباری هەبوو و نە قەبریشی هەیە چنگ مەحاولەمان کرد و دوای بڵێن کەوتنی عێراق و ئەمانە هیچ زانیاریەک پێیان نەبوو لەسەرەوەی کە نیهائیەن نە ئیزبارەکەیمان دی نە کەسێکمان دی لەگەڵ یابوو بێ و بەربوو بێ و ینی معلوماتی بێ مالعلم فازل بەڕاک باسیەکە لە کتێبەکەی ئەڵێ بۆ باشی قەزەی کوردیەکە ئاڵێ وەختی خۆی کە دارا تۆفیق لە بەینا بوو کە الحەمدوللا ماوە یانی وەکو شاهیدێکی حەی زۆر باشە مامۆستا حەزەکەی پشوویەگەین و دوای درێژە بە قسەکان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەم وەرە دێن لەگەڵ مامۆستا جەلالی ساماغا کاک جەلال لە ساڵی 80 تا 90 تا کاتی ڕاپەڕین ئێوە لە وەزیفەی چیتان هەبوو لە ناو حکوومەت لێرە من لێرە وەزیفەی شارە زۆرم هەبوو هینی گەنم و جۆ ئەوانە نییە ئەوانە کاکرا ئەنێرا دیوتە لە مەوسمی گەنم و جۆوانە هەموو یەخرێتە گونیە و گونیە خرێتە سارە و سارەی با بۆ ئەو ساهین نەبوو یعنی هەموو ئیشەکەت ینی من ئەوە بوو بەڵێ حسابی جەمعیاتم لا باشە مامۆستا پرسیارێکەیە ئەوەی کە تۆ زۆر لەسەر گەندەڵی ئیشت کردووە و چاودێرێکی ورت و وریا بووی لە زمانی حکوومەتە ئەمە بەستم لە زمانی سەدام هیچ نەبێ ئەم شارەکە تۆ ئیشتیا کردو گەندەڵی هەبوو وەڵاهی ئەزانیی ئەتوانی بڵی نەبوو ئەتوانی بەڵام حکوومەت سەرفی نەزەری نەبوو بە نیسبەت دز و درۆزنەوە کە بگیرایە بە موسەمسەکەوانی کاکە کاوە ئەم گەندەڵیە لەم ئەخیرانی چەند ساڵانی ئەخیرا ئەوە ئێمە پرسیاری من باسیێواکەین بەڵام من ئەو کاتامێ کەس ئەوەی کە تۆ بزانی کەس لەسەر گەندەڵی سزادرا مەسەڵەن دوورەخرایەوە زیندانی ئەکرا هەیە نامێ ناوی بەرم کە گیرا و یعنی ئێستا کوڕوشتی لە مەواقعی گەورایە یعنی بە سوورەتی عام حکوومەت ئەیپرسێەوە لە دزی و درۆزنی و بە موسەمسەکەەوە بیگرتایە حەزێتیە هەرەوەڵا لە لای خۆشمان لە بیدای ئینتیفازەشا هەر عینی چوونە سەرەوە بوو خەڵک کوردایەتیەکە خەڵک پێخۆش بوو کە بەرەو چیان ئەڕۆین ئلە ئاخری ئیتر لەم ئەخیرانە لە بینی پارتی وێکێتیە کە ئەم منافەسە و شەڕ و هەڵایە دروست بوو دز و درۆزنیش لە بینیانە گەمەیە کردو و ئیشی خۆیە کرد ئەی مامۆستا لە گفتووی گۆی نێوان یەکێتی و حکوومەت تو ئاگادار بووی نەبووی ماجەلا لە بینی ساڵی 83 و 84 ئەوەی هین ئەوەی لە سوورداشتی خۆش ئێوە ئەو کاتە ینی وەڵی ئیتر مامجەلا لە بینی تۆ بەڵێ مامجالمە بینی تقریبەن ئەو ساش هەر وەزعەکە زۆری فەرق بوو لەگەڵ ئێستا
بەڵام ئەمە ئێستا وێنەی نییە. باشە بەس تۆ باسی یەکەین باسی ئەزانین کە وێنەی نییە بەڵام ئەو کاتە کاتی مفاوەزاتەکە بۆچی ئەو مفاوەزاتە بە بڕوای تۆ سەری نەگرت مام جەلال هیچ شتێکی لای تۆ باس کردووە خۆش بوو بەوینە بەو مفاوەزات و شتێکی وەڵڵاهی ئەزانی چیم مام جەلال کە دڵی خۆش بووە ئیتر هەموو دنیا چێڵە شامی شەریف بوو بەڵێ کە عەکسەکەشی بواە نەوعێکی کا بوو بە سۆرەتی عام مام جەلال دایما ژوورەکەی 50 کەسی تا بوو 20 کەسی تا بوو 10 کەسی تا بوو مەجای شت نەبوو ئەگەر خۆی بیویستی ژووری کەی هەبوو ئەیگو وا بچین لەوێ هین قسەیەکێ کرد چرپە چرپ نا پسە نازانم شتێکی وایە گوو با بچینە ئەو ژوورێرە کوڕینە بە سەعادەی ئەوە تۆزە ئیشمان هەیە پسکە پسکە پسک وا پسکە پسکەکەین و یینەوە ئەجینا یعنی مەبەستم لە کاتەیە هیچ مەجای پسکە پسکێک نەبوو لەگەڵ مام جەلالە نەبوو ناوەڵا ناوەڵا ئەو کە عادەتە شتێکی بیستە دوێنێ بۆم باس کردی بزانم ئەینات بەشەر ماوام ئەو سایتر ئیسێخراری کردبوو لە قەڵات چوالان بوو لەوێ مەقەڕ و جێگا و ڕێگا و ئەمانە مامۆسایە وەکو هاوڕێگە چوون وەکو دۆستێگە چوون بۆ لای خۆی بانگیە کردنیا بەڵێ وەڵی کاکاوە مەبەستم زۆر کەس بە منی وتووە وتێتی مام جەلال بەرادەرتە وتومە کاکە مام جەلال بەرادەری من نییە مام جەلال دۆستی منە من دۆستی ئەوەم دۆست جا ئێستا مەسەلا هەرواشن بۆ وەختی خۆی وتم ئەکرێ بڵێ نەوشیروان بەرادەری مام جەلالە وە نییە بەڵام من جاری وایە بە 3 مانگ 4 مانگ جارێک بینم ئەویش بە ئیش تێگەی بە ئیش یا ئەگەر ئەوانەی کە لە خارج جاهاتنەوە و ئەیزانی دۆستی منن لە ڕێگای منەوە داوەتیەکردن منیش بانگەکرام تێگەیشتی بەڵام مام جەلال نە عومرەن نە سیاسەتەن ڕەفیقی من نەبووە بەڵام هەموو جارێک بە دۆست باسم کردووە دۆستم بووە و هەموو جارێ قەت پێی ناوتم جەلال و کاک جەلالۆم نادەی و کاک جەلالی خۆم تێگەی مەسەلا من ئەوەم بەڵاویش کردەوە کە کرام بە وەکیلی وەزارەت بە زەحمەت کرام بە زەحمەت چۆن چۆکە نەمەکرد نەمەکرد خوشکم تازە مردبوو دنیا لەبەر چاوم ڕەش بوو ئەمانە مام جەلال کە ئیشێکی ئەبوو ئەی نارد بە شێرما ئەیگو وەرە ئەمە یەک دوو جاروای نووسی بوو ئەڵێ ئەم تەقریرە بخوێنەرەوە یەکێک بە بەڕماە یەکێک بە بەحرا بەر وشکانیە بەحریژەوە بەحرا ئەڵێ یەکێک فڕێماتە ناو بەحرەکەەوە یەکێکیش ئەم خاتە سەر هینەکە سەر وشکایەکە پێم بڵێ حەقیقەت کامیانە حەقیقەت کامەیە منیش ئەو شتانە خۆم داخلیە بووم بۆم تاقیقەکرێنا حیزب خۆی هینی هەبوو دیوانی چاودێریە بوو بایسینی بوو شێخ بایس مەسئولی بوو ئێمە بەس حکوومەتمانە ئێمە حکوومەتمانە کرد باشە جا مامۆسایمە باسی ئەوواکەین بە باشی بەڵام لە کاتی ڕاپەڕینە کە ڕاپەڕین کرا زۆر جار باسی ئەووا کرێ کە ئەوەی نەدەبوو بکرێ کرا مەسەلەی فەرهود و یعنی تاڵانی و فڵان ئەمە هۆکاری چی بوو بۆچی هەل لە سەرەتاوە نەیانتوانی ئەوە بوەستێنن یعنی خەڵک بۆچیە بێ بەڵێ ڕازەکەی تاڵانی وڵاتی لێ آخر ئەوە لە بەغا شەرعین شدوە کە وڵات لە هۆڵەندە تارەکە نەکەوتە خوارە هۆڵەندە وڵاتێکی ئەوەی کە قوبلەی تاغاوتیان قەزافیە و هین قەزەی لۆکەربی پێڵێن تارەکە کەوتە خوارەوە کارەبای منتەقە کوژایەوە فەرودێکی عەجایب لە ناو هۆڵەندا دەستی پێکرد ئەوە یەک دوو ئەی ئەمریکا بەغای نەگرت ئەی بۆ دەبابەی ناردە بەر دەمی وەزارەتی نەوت
چونکە ئیشی پێی بوو بۆی بزانە سجلاتی نەوت و تەوزیعی نەوت و فرۆشتی نەوت تۆمان چۆنە بێ دەبابەی بۆ دانا کەس نەیوێرا بچێ بە لای وەزارەتی نەوتە بەینەما وەزارەتەکانی کەی ئیباحە کرد تەنانەت بانقەکانیش هەموو چوونە غرفەی حەسینان هەیە بانقەکان چون پارەیان دەرێنە ئەو پارەیە براو ینی ئەوەی پارە لە بەردەمی بانقەکەوت بوو لە هینی ئەوەی کەیان بر ئەوەی لە ناو بانقەکان نەبوو ئەی مامۆساگەر ئەو کاتێک کە حکوومەت کشایەوە ئەوەی کە بڕیاریدا لە ینی ئێرە بەجێ ئێرە بەجێسان بەجێ ئەو بۆشایی کە دروست بوو لێرە ئیتر ئێمە لەوە بەرەی کوردستانی توانی ئەو بۆشاییە باش بکاتەوە نەوەڵا کاکە ئێمە هەموو کوردین و هەموو دڵسۆزین بۆ کرد هەر کەسەی بە دەرەجەی خۆی بە حەقیقەت و واقع ئەمانە وەکو بەیانیش بۆم باس کردی کوردایەتیان لەبەر چاوی خەڵک خست چونکە هەموو ئەوە معلومە کە بە کەوش و بە پێڵاوی لاستیکەوە هاتنەوە ئێستا ئەبێ فەرشی سووریان بۆ ڕابخرێ بە سەریا بڕۆن لەبەرەوە ئەو ڕۆژە وردە وردە قیەم نەما وردە وردە هەل لە سەرەتاوە تقریبا ئەخەڵم وردە وردە فێری ئەوە بوون مەسئولەکان بکڕن قەچاق چی و ئەمانە هەڵێ مەسەلا ئەوەنە دامێ بۆ نیو سەعات ئۆتۆمبیلەکان کە لە ئێرانەوەیە گومرگ نەکرێن دیتر ئەو حەقایەتی هەزاری لەسەر چونکە من وەکیلی وەزارەتی مالیە بووم گومرگ تابعی ئێمە بوو تابعی وەکیلیش بوو نەک وەزیر چونکە لە وەزارەت وشتا شت تەوزیع بێ مەسەلا ئەوەی من ئەیکەم کاک عەدنان نەیەکەوەی کاک عەدنانی کرد کاک عەدنانی توانی ئیشی من بکا بەڵام من نەمەتوانی ئیشی کاک عەدنان بکەم بە حکمی ئەوەی بەعجە سەلاحیەت خاسە بە وەزیر خۆیەوانێ اینجا لەبەرەوە معاناتێکی زۆرم هەبوو لەسەر ئەو هینە لەسەر ئەو مۆزوعی گەندەڵی و دان بە مەحکەمە و ئەم نەواشتان ئەی مامۆسا شتێکی تحقیقم کردووە لەگەڵ دزێکی گەورە ئێعترازی لەسەر تحقیقەکە کردووە لەو ڕئیسی تحقیقەکە من نەبووم عیماد بوو کاک عیماد ئەحمەد تێکیشی توێتی یعنی چی من دەرەجەی حیزبیم ئەوەی و جەلالیش حیزبی نییە ئەو مەحاسبەی من بکە و تحقیق لەگەڵ منە بکە ینی شی علاشی باشمان نەبەر بەڕێوە مامجەلات توم و تۆڵ بوو بەڵام توم و تۆڵی ئەوەی کە خۆی ئەیویست تێگەی ئەجیناوەڵا لە زمانی ئەویشا دەها دز و درۆزنمان بە تەقریر راوەتێ ئەی 2720 راپۆرت چییە خۆ گۆرانی نەبووە هەمووی لەسەر زۆربەی لەسەر دزی و درۆزنی و ئەمانە 86 کەسم با بەدادگا خۆ هیچی فەڕاش نەبوو هیچی کاتب نەبوو هەمووی پلەی وەزیر و پلەی وەکیل وەزیر و ئەمانە بوو جا ئەوە دواترە مامۆسا کاتێک کە بەرەی کوردستانی هاتنەوە ناو ینی هاتنەوە ناو شارەکان یەکێ لەو شتانەی کە خەڵک گلەیی ئەکات و باسیەکە لێبوردنی گشتی بوو بۆ هەموو ئەو جاش و مستەشار و ئیجابیش بوو سەلبیش باشە ئیجابیەکەی چی بوو سەلبیەکەی چی بوو پێ وایە بڕیارێکی باشیان نە وەڵڵاهی ئەزانی چی خۆ ئەم شۆڕشە هەر کوردنی کردووە بەڵێ هەموو شعوبی عالەم زۆربەی شۆڕشی کردووە بەڵام ئیجابیەتەکەی ئەوە بوو کە خەڵک مطمئین بێ و کەس ناکوژێ و کەس ناچێتە سەر کەس و من براکەم ئیعدام کراوە دراوسەکەم بڵین خەبەری لیاوە تێگەی ئیمڕۆ ڕۆژی ئەوەیە حەقی بسێن منیش بچم ئەو بکوژم ئەو ئیجابێتی ئەوە بوو کە ئەو سەئر و مەسەلەی تۆڵەکردنەوە نەما سەربیەتەکەشی ئەوە بوو کە خەڵک ئەی چاک و خراپە لەکوایە ئەی ئەوەی چاکەی کردووە هەر مەوجودە ئەوەی خراپەکەشی کردووە مەوجودە و لە مستەوای ئەویشایە ئەمە هینەکە بوو هەردوو شتەکە مەدرسەی خۆی هەبوو ئەنساری خۆی هەبوو هەردوو حاڵەتەکە بەڵێ بەس خەڵکی زیاتر مەبەستی ئەوەیە کە خەڵکانێکە بوون کە دەستیان بە خوێنی خەڵک زۆر بوو تاوانبار ڕازەکەی دیار بوون ئەمانە ینی ئەبووە محکەمە کرانە بۆی بکرانە بە نمونە هیچ نەبێت پارتی وەکێتی ڕایان کێشان بۆ خۆیان
وەی لەوەی عەدەدی ئەمانە مجەڕەبن و عەسکەرین و سلاحەزان و ئەمانە مقدارێکی زۆری چووە لای پارتی و مقدارێکی زۆری هاتە لای یەکێتی ئیتر وەزعی خۆیان تەرتیب کردەوە و ئیتر کەوتنە ئەوەی وەزیفەیان ئەدانێ کەوتنە ئەوەی ئەخرانە قەزای ئەمنیەوە ئاوە. بەڵێ ئەی لەسەر هەڵبژاردننی ساڵی 92 بۆ یەکەمین جارە کورد ینی بە شێوەیەکی دیموکراتی ئەیانتوانی دەنگ بدەن لە مێژووەوە یەکەم جارەکە مەسەلەن دەنگدان نەبێ و هەڵبژاردن هەبێ و کورت هەبێت تۆ بۆ خۆت لەسەر ئەو هەڵبژاردنە چیەڵی؟ سەر ئەو هەڵبژاردنە بە ئۆتۆمبیلمان پێبوو لە سەر چنارەوە بۆ بەکرەجەوە لە بەکرەجەوە بۆ کانەسکانە کانەسکانەوە بۆ سەرشەقام هەر سەوتم بۆ نەگرا ئەمەنگە خەڵک وەستا بوو بۆ سەودان بەڵێ تێگەی شتێکی باش بوو بەڵام ئەخیرەن ئەوە شتێک و شەڕی بەدواها شەڕی بەراکوژی و ئەی مامۆسا ئەوەی کە بازەکرێ 50/50کەی کە دروست بەڵێ ئەمە سوڵفە بوو 50/50 بوو خۆیان ڕێکەوتبوون یاەیەکێ پەنجاوێک بوو کاکاوە ینی نەخێر خۆی هات خۆی یەک بوون تێگەیشتی بەڵێ خۆی یەک بوون ینی عەدەدیان مساویان بەڵام سەیریان کرد ئەگەر غالب و مەغلوب هەبێ یەکێک ببێ بە ڕەئیس و ئەویکەی تاعاتی بکە بەڵێ بەرەو شەڕ ئەچوون لەبەرەوە وتیان باشترین شت ئەوەیە ڕئیسی وزەرا لە ئێمە بێ نایبەکەی لە ئێوە بێ وەزیری مالیە لە ئێمە بێ نایبەکەی لە ئێوە بێ ئەوە 50/50کەی پڕەکردەوە شتێکی ناجەح نەبوو. دەوری ئێوە چی بوو مامۆسا تۆ بۆ خۆ دەو کاتە وەزیفەت نەبوو لە وەزیفە مەبوو بەڵام ئەو دەوامەم ناکرد زیاتر متەفەرڕێک بووم بۆم ئیشانە بەڵێ بە مستەمری لە سارا بووین ڕۆژە لای کاک مەسعود بووین ڕۆژە لای مامجال بووین بەڵێ قسەی یەکتریمان ئەبرد منیان کردبەوە چیل بە ناوی هەردراوە کاک مەسعود کردمی لە دوایە من وتم کاکە من ئەو کوردیە بە قووەتەم نییە بۆ نووسین و سیاسەتیشم زۆر نەکردووە لە بە مەفهومی سیاسی لەبەر ئەوە کاک فەرەیدون لەوێ فەرەیدون عەبدولقاهر بوو هین کورە ئەو کابرای فەیلی جەبار فەرمان جەبار فەرمان لەوێ بوو تا پێم گوو وتم کاک مەسعود گلی هەیە ئەڵێ فڵان و توێتی ئەچم ئەیگرم و وەکو مەلا عەلی بە جەبار فەرمان بوو وتمەوەیکە لە گلەیەکانی کاک مەسعودە کەچی وتی ئەوە من نەموتووە هەر کەسێکی ژووتی بێتی بێئەدەب و بێئەخلاقە ئەو قسەیەم بردەوە بۆ کاک مەسعود زۆری پێخۆش بوو بەڵێ تێگەی زۆر دەوری باشمان هەبوو کاک عەلی عەبدوڵڵا زۆر موسانەدەی ئەکردین فەرەنسۆ زۆر مەحارەبەیە کردین مامۆسا بۆ مێژوو ئێوە بەردەوام ئەم بەرپرسانەتانە بینی کاک مەسعودتانە بینی مام جەلال کاک نەوشیر ینی هەمووی تانەبینی ئێشەڕەکەش لەناو ئەوانە بوو بەڵام ئەگەر تۆ بیت ینی کێیان ینی زیاتر بەخەمەوە بوو کە شەڕ بوەستێ و شەڕ نەوەستێ زانم کاکاوە بڕوان پێ بکە بەسەری باوکم چێمە بۆ خۆم یەکێکیان نەبوو قسەیەکی خراپ بکە هەمووی قسەی لەوی کە چاکترە کرد بۆ قسە ئەمما لە ژێرەوە مۆزوعیکەیە ئەوە وەکۆڵە باسێکیکەیە ئەجینا کەس تیانە بۆ مؤیدی شەڕ بێ تێگەی منیان ئەکرد بە ناتەق یعنی بە قسەکەری لوجنەکە کە توین منیش ئەموو کاک مەسعود مام جەلال ئەمانە منیان کردەوە بە قسەکەر بۆی تۆ جەوەکە هین بێ خۆش بکەم هەمگوو منیان کردەوە بە قسەکەر معنای ئەوە نییە من لەمانە عەقڵترم و معنای ئەوەش نییە کە ئەو قسانەی کە من ئەیکەم ئەمان نایزانن لەبەر ئەوەیە من ژن و ماڵم نییە بۆ ئەوەی ئەگەر قەرارتان نا لەسەر قسەیە لە قسەکان بمکوژن
ئەمان هین بن ئەمان مەحمی بن بەڵێ ئەمان هیچیان لەگەڵا نەکرێ بڵێنەوەی تر ئەو کردێتی مەسەلا ئەچوون بۆ قەزیەیەک ئەوانە هەمووی حەیە بەڵێ کاک نەوشیروانی تیا بۆ دکتۆر بەرهەمی تیا بۆ دارای ڕەحمەتی تیا بۆ دارای شێخ ئەو دارۆ گوێ لێ کاچوین ئەنگو تۆ قسەی بە مامجار بڵێ پێمەگوو موافقەتێکرد و حلولم بۆ دانەنگو مامامە یەکەمە دووەمەسێ کامیان هەڵەگرێ وەیگو خۆت یەکەگەڵ گرە بن موافقم جانگو مامەوە ماڵی ئاوا بێ ئیشەکەمان حەل بوو ئەزانی بە تەمای چی بوون ئەوە خۆشیان دانیشون بوو سۆبەت وتم بە تەما بوون ئەگەر جەنابووی تۆ ڕەبی بڵێن وەڵا مامە ئێمە لەگەڵ یابوون و دانیشتون و ئەم مەوزوعات تەخویل نەکراوە ئەمە بڵێ تێگەیشتی ئەمە ئەگەر جەنابی بەدڵێ نەبوو خۆگەر بە دڵیش بوو بڵێ ئەخوا سێ ڕۆژ ئێمە لەگەڵ دانیشی نهێنێ تا ئەم گەیشتون تا ئەم نەتیجەیە اینجا ئاوا بوو شتەکان شی علاشی باشمان نەبر بەڕێوە باشمان نەبن وە خەتیش بەڕێی من خەتای یەکێک نییە ئەگەر ببێ خەتای پارتیە و خەتای یەکێتیە ئۆ پێچوانەکە ئەیجینا حیزبی ئیسلامی ئەو خەتایی نییە مەسەلا ئەو ئەحزابە بچووکانی کە ئەو خەتایان نییە تێگەی ئەی دەوری وڵاتان و ئێران و تورکیە و فڵان ئەوانە کاکە کاوە ئەوانە لە نیتاقی حزبی سرفا بووە نە ئێمەی تابووین مەسا وەفدی ئێرانی هاتووە مامجاوتێتی باجال قسەیان لەگەڵا بکا و هەدا مامجال جنیوشی پیان ئەیگو با بزانن ئەوەی کە تۆی ڵێ ئەوە قسەی ئێمەشە بەڵام ئێمە لەبەر ناحی دراوسێتی و دیبلۆماسیێت و علاقات ئێمە ئەو قسەیەوە کە تۆ بە مەکشوف ناکەم بە مەکشوف قسەمە کرد ئەم گومە تۆ بەشدارە بووی لە کۆبوونەوەی ئێرانیەکان و بەعزێک جار یەکێ لەو بەعزە جارانە مەسەلا ئەو شەوەی کە کابرا هەرنانە ئاغای مەتەری بەڵێ ئەگە بیستوتەوە بەڵێ ئەوە ئەو شەوە بڕام بێکە بە بەرمیل ئاوە هاتە خوارەوە بە بەرمیل کابرای هینیان لەگەڵا بوو ئەو ڕئیسی وەفدەکە بوو ئێمەش دانیشتبووین وەڵا ئەوەڵجار ئێمەی تیانە بووین منی تیانە بووم تر نەوشەوانتی جەلالی تیانە بێ منیش دانانیشەمی تر مەجبور منیش چووم تاک من قسەی من تۆزێ سەقەت بوو تۆزێ وەکۆڵێ واقعی بوو سەری ئەکرد بۆ بۆ ئەوان تعجبیان ئەمە لە نەرمی ئەوان و لە توندی تۆ مەسام گو ئێوە یارمەتی سەورەی هینەکەی بریتانیا سکۆتلەندە هین ئیرلەندە غەیرە دینن غەیری دینی ئێمان هەیە دوورن لە ئێمەوە ئەی بۆ یارمەتی ئێمە نان تۆزێ ئۆکتانمان ئەیە بۆمان بنێرن بۆی هینی پێپا بکەینەوە بەنزینی سایرە یەکەم ئێمە موسڵمانین دوو دراوسێین سێ ئارین هەردوو لاخر ئێرانیش ئاریە تێگەیشتی بۆ داوای شتێکەکەین مەسەلا وتم ئێوەیان زجارە بە ئێماڵەن چیتانەوێ ئاخرم قسەی زۆر قرس بوو زۆرم پێ ناخۆشم لای مامجاش گلیان کردبوو کامێرێکشاندانەوە بە مستەمەڕی تەسجیلەکە وتم ئێوە یەن بە ئێماڵەن چیتانەوێ بۆ تەربیە بۆ سەناعە بۆ زەراعە ئەڵێن ئەمانە ئەینووسن هیچمان بۆ ناکەن بەڵام جارێک خێنەوەڵن بۆ سەناعەت چیتانەوێ بۆ ئەوەی بزانن ئێمە هیچمان پیا کرد و عەدەدی تەڵەبەکانمان کەم بووە مەسا داوای دەشتمان کردووە جاری پێشوو ئەم جارەگەر داوای هەشت بکەین ئەی ئەو دوانەمان لە چۆ پیا کردووە تعقیبی ئەوەشەکەن وتم عیب ئەوەکەی دینە و کەی ئیسلامێتەوە وتی تۆ نوێژوشەکەی کوتم لەبەر ئەوەی ئێوە ئەوەکەن من نایکەم تێگەیشی بە ناوی ئیسلامیەتەوانە یعنی ئەو وردە بابەتانەی زۆر بووە ینی وە کۆڵێت تا بەیانی قسە بکەین تاوا نابێت پێیان ناخۆش نەبوو
با جارێکیان بە مامجاریان وتبوو وتمان ئەویش وتبووی ئەم پیاوە حڕە من کابرا ئینگلیزی شاد باسی سکرتێری سەفارەتی تورکیا هات عەسرەکەی بەز من و عەدنان موفتی بووین ئافرەتێکشی لەگەڵا بوو بەڵێ وتم ئێوە غەدرتان لە ئێمە کرد ئێمە کە نەبووین بە دەوڵەت سەبەبەکە ئێوە بوون وا ئیلە ئاخریه وتم ئێمە ئەوە تا ئێوە هاتوون وەزارەتمان هەیە لەسەر جادە مرورە بینن کارەبامان هەیە یعنی وەکو دەوڵەت بۆ ئێمە دەوڵەت نەبین ئێوە مانعن کە ئێمە دەوڵەت بین و ئێوە دەستی باڵاتان بۆ لە نەبوونی ئێمە بە دەوڵەت کابرا تەبەن کە عەدنان بڵێکی کادنا و تێمە غیرە حیزبی ئەمە تەمسیلی تەمسیلی ئێمە ناکات کە ڕۆیشتین تەوقەی لەگەڵا کردم وتی جوابی و زۆرێ ویست ئەوە جوابم بایتایەوە بەڵام کەی منیش وەکو تۆ حڕ بووم مرتەبیت نەبووم بە سیاسەتەکەی بەریتانیاوە ئەوسەڵ جوابی ئەو قسانە دامەوە بەڵێ تێگە یعنی تووشی ئەو حاڵەت و ماڵەتانەش بووین کتێبەکە مای تێدیت بەڵێ کاڵێم مام قسە کاڵێ مەڵام مامەی جوانیە وتیان بڵێ وانە بەڵام مەڵێ هیچ وتم نە چونکە دەور و پشتەکەی گەندەڵە وایە غەڵەتی بەسەرا تێپەڕەکەن لەبەرەوە هەرەڵێم هیچ زۆر باشەکە جەلال ئێمە کاتەکەمان تەواو بوو باش ئێمە لاڵقەی داهاتووشدا درێژە بە قسەکانمانین و دیارە مێژوەکە زۆر گرنگە بە تایبەتی ئەوەی کە جەنابەت وەکو بێلایەنێک و کوردێکی خەومی باسی ئەم شتان ناکەیت بۆیە بەلای منیشەوە گرنگە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمە پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرە تۆ بۆچی ئەوەندە لەسەر شارەوانی سلێمانی و لەسەر محافزی سلێمانی و ئەمانە زۆر جددی کارە دەکرد لەسەرەوە لەو ڕۆژەوەی مەعاجۆرەگێ بە دەقیقەیەک زەرویەکەین ئەزانین چەند وەرگتووە بزانین ئەمە دوو پای خانۆکەی تابێ ئەی باقیەکەی من ئەینە لەبوو من لەگەڵ نەوشیروانی شابە ڕەحموو بێ 3-4 مانگێکیش قسەمان نەبوو لەسەرەوەی داوای بیناکەی کرد و مامجا لا بووە ئێمیش دەنگوی نایە مامجا لێکێک بوو لەوانەی کە بۆت بازەکە تێئەبی سەر زۆر مهمە هەر بۆیە کورد دەڵێ هەر سەرێکە 1000 سەریە نییە هەر 1000 سەرە و سەرێک نایە